دووبارە سڵاوتان لێبێت لەم تەوەرەی بەرنامەکەیە باس لە ئەزمموی کارێکی سینەمایی یەکەین ئەزممویەک لە دیدگا و هزری دوو خوێندکاری بەشی سینەمای کۆلیجی هونەرەتوانەکانی سلێمانی کورتەفیلمی نیشنگەی ون بوو کە گەشتێکی سیوەش خولەکیە بەناو ئاڵنگاریەکانی مرۆڤدا یان ئاڵێت توانین بڵین گەشتێکە بۆ دۆزینەوەی ئەو ئارامیەی کە هەمومان لێمانون بووە. گفتوگۆ لەسەر ئەم کورتە فیلماکەین ئەم کورتە فیلمە سیوەش خولەکیاکەین بە ئامادەبوونی بەڕێزان ڕامان ئەبوبەکر هەروەها یارۆ حسێن میسری کە بە هاوبەشی ئەزمموی هەردووکیانە سڵاوتان لێبێ و بەخێر بێن کاگرامان لای تۆ دەست پێ بکەین. نشینگەی بوو ناوێکی جیاوازە و ناوێکی کەمێک ئەدەبیە. ئەم نشینگەیە شوێنێکە یان ئەم ناوەتان بۆ هەڵبژاردووە؟ زۆر سپاس بۆیەوە. بێگومان کە تۆ هەر کارێکە ئەکەیت ناوەکەی گرینگە بێ بۆت و ناوەکە جۆرێک لە ئیلهام بەخشینی ژەبێ لە کۆتاییە، بەڵام مەرج نییە تۆ لە سەرەتاوە ناوتە بێ بۆ ئەوە. من خۆم شخصیان لەگەڵ کاکەیاروە کە کارەکەمان نووسی لە دواییان ناوەکەمان بۆ هەڵبژارد. بێگومان ناوەکە کاردانەوە و یاخود با بڵین ڕنگدانەوەی ناوەڕۆکی فیلمەکەیە، ئەویژەوەی کە ڕووداوەکان لە نیشینگەیەکە کە کۆمەڵی خەڵکی تایە لەوێ ڕوایەت و ناوەکە بەناوی ئەو شوێنەوە کراوە، بەڵام ئەوەیە شوێنەکە ونەوە کەس نازانێ ئەو شوێنە کوێیە، ئەنی جۆرەکە لە خەیاڵ پرسیاریش لای بینەر دروستەکە بێگومان چکە شوێنەکە دروستکراوە. ئەنی ئێمە ئەو لۆکیشنێکە هەڵمان بژاردووە وجودی هەیە، بەڵام ئەوەیە پرۆداکشن دیزاینێکی زۆر باشمان ئەوەی کە لەتوانەمانە هەبووە بێگومان کردومانە بۆی و ئەو شوێنەشی کە پیشانین شوێنێکی باڵین دروستکراوە لە ڕێی سیجیۆ دروستکراوە، وەکو ئەوەیە کە شوێنەکە خۆی نییە لە ئەسڵە. دەستخۆش بێ کاکیارۆ دووبارە دەستخۆشیتان لێکن. ئەمە بەشێکیش بۆ لە کارنامەی دەرچووتان لە کۆلێجی هونەرە جوانەکان بەشی فیلمسازی، وەکو ئەکتەرێک و وەکو کارنامەی دەرچوونتان تا چۆن چێشت بینی لە کارەکە و هەروەها تا چۆن با کارێکی سەرکەوتوویدا ئەنێیت؟ زۆر سپاس بۆ میوانداریە. سەرەتا جواب پرسیارەوە تا چەند بەکارێکی سەرکەوتووی دانم ناتوانم خۆم قەراریەوە بم بینەرە توانێت قەراریەوە بە تا چەند کارێکی سەرکەوتوو بۆ چەند نواندنەکەم لە ئاستی چاوەڕوانیا بووە و هەم کاگرامانیش تا چەند وەکو ئەکتەر توانیم بە ئەو داواکاریانیەوە جێبەجێکەم و وەکو ئەزمونێکی زۆر خۆش بوو بۆ من، ئەزمونێکی تازە بوو، ئەزمونێکی قورسیش بوو لە هەمان کاتە. هەم سەر و بەرهەمهێنەر بووی هەم ئەکتەریش بووی لە هەموو پرۆسەکانەوە بوویت. ئەزمونێکی خۆش بوو و بەڕاستی ئەتوان بڵێم ئەزمونێکە لەوانەیە بە چەند ساڵی تر نەتوانم ئەزمونە بکەمەوە لەبەرەوەی کە لە کۆتایی خوێندنا بەرەزمونێکی وا گەورە بکەویت بەر تقریبان ئێمە لە مانی 6ەوە کارمان لەسەر کرد، لە مانی 2 من لە ڕاهێنان نابووم، مانی 2 تەسویدمان کردەوە زۆر بووە. ینی کاری دەرهێنان و کاری نووسینی هاوبەش چۆن بوو ئەم پرۆسەیەتان ئەرکێکی قورس نەبوو؟ نەوەڵا لەبەرەوەی کە لەگە کاگرامانە بە درێژەیەم 4 ساڵە بێ لەم کارە 2 کورتە فیلمیشمان کردووە پێکەوە و بێ لە دۆکۆمنتاریەک بۆ دەوانی دۆکۆمنتاری، ینی زۆربەی کاتەکانمان پێکەوە بەسەر بردووە و بیرۆکەکانیشمان زۆر لێکەوە نزیکن. بەڕاستی پرۆسەیەکی خۆش بوو، شەوان لەگەڵ کاگرامانە بیرمانە کردەوە چی بکەین چی نەکەین، چۆن چیرۆکەکە بهینە دنیاوە قورس نەبوو، زۆر خۆش دەستان خۆش بێت. کاگرامان پرسیار لە تۆ بکەم کە ئەڵەی کورتە فیلم باشە کە بەکاتە فیلمەکە ئەوەی کە شانی بینەری دەبێت کورت بێت 38 خولەک بۆ کورتە فیلم تۆزە درێژ نییە و بۆچی ئەمە کاتەکەیتان ئەوە دانا؟ فیلمەکە وای ئەخواستیان ئەکرێ بڵین لە مۆنتاژە چەندی مەنێکی تیا بوو کە دڵتان ناهاولای بێت؟ ئەو قسەی کۆتایی تا ئەو دڵ نەهاتنە بەش بە حاڵی خۆم کە ئەمە ینی پێشتر کە ئەزمموی دەرێنانم کردو ئەمەیان ویسمان بیخێنە سەر سکرین و لەگە خەڵکە هاوبەشی پێ بکەین و ببینین. ڕاستە کورتە فیلم بەپی ینی ئەگە فیستیڤالات لێک بیتەوە ستانداردی خۆی هەیە و مەرجی خۆی هەیە، بەڵام ئەگەر تۆ سربەخۆ کە فیلم دروست دەکەی یاخود لە زانکۆیە ئێمە زانکۆکەی ئێمە با بڵین بەشەکەی ئێمە هیچ قانونێکی وای دانە نبوو کە ئێمە چەند دەقە ئینکەین، چکە لەوانەیە یەکەم جارە شتە هەبوو بێ، بەڵام مامۆساکان هاوکار بوون بۆی کە سنوورێک بۆ فکری تۆ دانێن و ئەو حڕەتیان نابووینە، ینی سربەخۆیان کردبوونەوەی کەیشەکانمان بۆ تەنان بۆ هاوڕەکانی تریشم 38 دقەکە وای ئەخواست. بێگومان کە من ئەگە وەکو دەرهێنەر حەزەکەم هەموو فرێمەکانم دابنێم هەموو شتەکان پیشانی بینەر بم، بەڵام لە کۆتاییەتی تۆ ئەم بەشە ئەبێ دابنی کە پێویستە بۆ چیرۆکەکەت پێویستە نەوەکو شتی زۆر زیاتر دابنی.
بنی بەڵام بە بڕای من پێویستی پێی بوو بڵێ وەکۆی کە پرسیارەکەی بەڕێزت بەڵێ پێویستی بۆ هەبووە. دەستان خۆشوێک و دەرچووکی بەشی فیلم سازی تا چەند گرنگە ئیتر ئەمەی کوردیش گرنگێکی باش بە فیلم بین بۆ ئەوەی کە بتوانین فیلمەکانمان چ لە ناوخۆ لە جیهانیشا بتوانین بچێتە نمایشەوە بە ستانداردی فیلمە جیهانیەکان بێت. زۆر گرنگە بە تایبەت لەم بواریەمە شۆرت فیلم زۆر گرنگە گرنگی بە نیشاندانی شۆرت فیلم بدرێت لە بەرەوەی کە هیچی کەمتر نییە لە فیچەر فیلم هەمان هیلاک بوون و هەمان ئەزمون و هەمان کاست و هەمان شتە بەڕاستی ڕۆڵێ بڕەخسێ بووی کە خوێندکارکە لە قۆناغی چوارە تەقەڕوجەکە ئەو کورتە فیلمانی کە بەرهەمیە هێنێ پیشان بدرێت لە بەرەوەی کە توانای دەرەکەوێت لەم کارەوە کاریشتر بەرهەمێنێ لەو کارۆ کاریشتر بەرهەمێن تاکووە توانێت فیچەر فیلمە دروستکە لە ئاستی ستانداردی جیهانیا بێت. کارەتان بۆ کراوە لەلایەن کۆلیجەوە لەلایەن هاوڕەکانیشتان بڵین تا چەند هاوکاری کراوە نێمەش هاوکارمان سۆنیا هەر خوێندکارە لەگەڵ هاوڕێی خۆتانە کە کورتە فیلمەکەی هەر سپۆنسەری میدیای ێرزگای میدیای کورساتیشە وەکو هاوڕێ تا چەند هاوکاریەکەن یان وەکو کۆلیج تا چەند هاوکاری کراون لە بەرهەمێنانی فیلمەکان. بێگومان وەکو توانایی بەش توانایەکی هەروەکو بەشەکانی تری لە وڵاتەیە لەم هەرێمەیە با بڵین سنووردارە بەڵام بەپی توانای خۆیان بڵێ ئەوان زۆر هاوکارن و ئەمە بە باسی ئەم ئیشەی خۆمان بکەین خوێندکارانی بەشەکەمان زۆربەی زۆریان ئەوان بوون کە هاوکاریان کردین و ئەوانشی کە لە پشت کامێراوە بوون دەرچووی بەشی فیلم سازین هەروانە کە لە کایەکە ئێستا کارەکەن و من زۆرم پێخۆش بوو ئاماژەت بۆیە فرسەتە لێرۆ باسیەوە بکەم ئێمە هەرم کارە نییە لەوانەیە 5 کورتە فیلمی تر ئەم ساڵ دروست کراوە و من بێگومانی هاوڕێ خۆمان هەمووی فیلمی زۆر باشن بەڵام ئێمە ئەوە بوو قسەمان لەگەڵ بەشا کرد فرسەتێکە بوو کە بتوانین ئەمە لەگەڵ خەڵکە هاوبەشی پێ بکەین چونکە زۆر گرینگە خەڵک فیلمی تۆ ببینێت. لاتان هەیە فیلمانە لە فیستیڤاڵە نمایش بکرێن؟ بێگومان چونکە فیستیڤاڵ ئەوەیە کە تۆ جۆرە لە جۆرەکان لەوانەیە زۆر سەنگی ئەوەی نەبێت هەموو فیستیڤاڵە بەڵام کە تۆی نێری بۆ فیستیڤاڵ جۆرێک لە ئاستت بۆ دەرەکەوێت فیلمەکەی تۆ لە چه ئاستێکە فیلمەکەی تۆ شایانی ئەوەیە و تۆ چ جۆرێک تازەگەریەک پێی لە فیلمەکاتە و ئەپدەیتی تۆ چییە جارێشتر بیکەیتەوە فیستیڤاڵ بۆ شتە زۆر گرنگەوە بۆ پەیوەندی دروستکردنی پەیوەندی زۆر گرنگە چونکە ئێمە لە هەرێمە لەگەڵەوەی کە هەوڵەکان هەیە فیستیڤاڵاتە نێودەوڵەتیەکان هەیە کە زۆر گرنگم بۆ دروستکردنی پەیوەندی یان ئەو شتانەی چالاکیانەی کاکرێ فیستیڤاڵەکانی تریش کە تاک با بڵین خوێندکار بێ یاخود فیلمسازێکی سەربەخۆ بێ کە لە دەرەوەی شەکات زۆر گرنگە فیستیڤاڵەکان فیلمەکانی خۆی بنێرێت چونکە پەیوەندیکی زۆر باش دەتوانێت دروستکە لەو ڕێگەیەوە ئەگە پەیوەندیەکە تەنها بە ئیمێڵێکیش بێ بەڵام زۆر گرنگە. زۆر باشە ئاماژەتان بۆ کردەوەی کە زۆربەی خوێندکارەکانمون کە بەیەکەوە کارتان کردووە ئەوانەشی کە بەشدا بوون لە ئەکتینگ لە نواندنی فیلمەکە بەشێک بوون لە هاوڕەکانی خۆتان ئەگەر ئاماژێک بەوانیش بکەن. بڵێ وەکو ئەکتەرە سەرەکیەکان من و هێلی ناوات و حەمە هۆشیار و کاک ڕزگار بوون کە هێلین و حەمە هەردووشیان خوێندکاری تەلەبێ بەشی فیلمسازی هێلین هاوڕێی خۆمان لەگەڵ خۆمانە تەقەڕوجی کردووە و بێ لەوە زۆربەی ئەو ئەکسترایانی کە لەگەڵمان بوون کۆمبارز بوون ئەوانی ژەر خوێندکاری بەشی فیلمسازی بوون ڕاستی. دەستان خۆش بێت. کاگەڕۆ پرسیارێکی جیاواز بۆ تۆ جیاواز لە فیلمەکە تۆ کوڕی هونەرمەندی گەورەی کورد هونەرمەندی کۆچ کردو هونەرمەند حسێن میسری باشە ئەمە ئەرکی سەرشانی توی قورس نەکردووە وەکو ئەوەی کە لە ژێر ناوێکی گەورەیت کار بکەیت کاری زۆر باش بکەیت چونکە تۆ کوڕی ئەو هونەرمەندە گەورەیە پێت باشە چ کارێ بکەیت؟ پرسیارێکی زۆر قورس و جوانە بەڕاستی ئەچی دەرکی منی قورس کردووە لەبەرەوەی کە باوکم حسێن میسری لە تەمەنی لە من ناڵترەوە کاری هونەریەکە و ناوێکی بۆ خۆی دروست کردووە یعنی من هەر کارێ بکەم ئەبێ بەرچاوم لە مێژووی ئەو بێت کە بتوانم شتێ بکەم من قەت نامەوێت ببم بڵێم منافەسە بکەم یانە هەناوم لە تەنیش ناوێ بنا لەبەرەوەی کە ئەو مێژوویکی جوانی بۆ خۆی دروست کردووە من هەوڵێم ئەگەر بتوانم تۆزێکیش بێت لێوی نزیکمەوە بەڕاستی زۆر باشە ئەگەر باوکت لێرە بواە بینەری فیلمەکەت وایە بوو بەرە پەیوەند چی پێوتیت؟ پرسیارێکی جوانە هیوادارم شانازی پێوە بکردمە مەدڵنیایی شانازی پێوە کردیت باوکە کاری دەرهێنانی هەڵبژار دەرهێنەر بوو بەڕێز کاری نواندن بۆچی بڕیارەدا نواندن بێت بڕیارداوە کاری دەرهێنانیش بکەیت بتوانین تۆش کۆمەڵێک هونەرمان پێشکەش بکەیت کە تاکو ئێستا ئەم درامانەوەنە بە جوانی ماونەتەوە لە کۆمەڵگەی کوردی
لە ئێستا نەخێر لەبەرەوەی کە دەرهێنان توانایەکی زۆریەوێت و ئەزمونێکی زۆر باشێوێت باوکیشم بە هەمان شێوە لە نواندنەوە دەستی پێکردووە تاوەکۆی کە بووە بە دەرهێنەرێکی مەزن لە ئێستا بیرم لێ نەکردوێتەوە لەبەرەوەی کە سەرەتای نواندنمە ئەزمونێکی باش پیاکەم اینجا کاگە بیری لێ بکەمەوە لەبەرەوەی کە مەسئولێتێکی زۆر گەورێتەوە ستافێک بەڕێوە بەریت دەستان خۆش بێت پرسیارێکم بۆتان لە کاگیارۆ دەست پێ بکەم سەرەتایەکی بەهێزتان هەیە باشە فیلمێکی جوانتان نمایش کرد دوێنێ ئەمە شاهدی ئەمە ئەو کەسانی کە بینەری فیلمەکە بوون لە داهاتووە بەنیازی چین بۆ ئەتانەوێ بگەن بەکوێ ئینشاءڵڵا بتوانین کاری لەمە باشترکەین لەبەر ئێمە دەستپێکێکە بۆ ئەوەی کە بڵین ئێمەش توانامان هەیە و بتوانین زۆر لەمە باشترکەین و ئینشاءڵڵا لەگە کاگرامانە لەوانەیە نواندن پێکەوە هاوکار نەبینیان شتێک بەڵام دایمە پێکەوە بین دەبرێتداوا هەر بێکەوە کار بکەن ئەگەر تەمەن باقی بێ بەڵێ ئینشاءڵڵا تەمەن درێژە بێت کاگرامان وەڵامی پرسیارەکەی من نا بێگومان لەگە یاروە ئەگەر خۆی هەم لەگە هاوڕێیانی تریشەوە بە تایبەتی لەگە یاروە باسی ئەوەکەین کە لە داهاتووە چی بکەین بەڵام ئەمە با بڵین ڕێگای هونەریە جاری وایە تۆ خەریکی کارێکی ترەبیت ئەم خەریکی کارێکی ترەبێ بەڵام ئەمە نابێتە هۆی کە لێکدابڕان ڕووبە چونکە ئەم کارە جگە لەگەڵ یاروە بۆ هاوڕێکانی تریشم ئەزمونێکی زۆر تایبەت بوو لەبەرەوەی لە چاوەڕوانی خودی شخصی من زیاتر بۆ هاوکاریەکە کرا ئەم ستافی کە لەوێ بوون زۆربەی زۆرینیان ستافێکی خۆبەخش بوون ئەوە بوو کە یەک ڕێگامان هەبوو یانەوەی پێویستە هاوکاری یەکتری بکەین یانەوەی بە ئیشەکە نەکرێ من چانسی ئەوم هەبوو ئەو قەدەرم بەرکەوت کە هاوکاری کراین بەڕاستی ستافەکە زۆر مادونە ناسانە بەڕاستی کاریان کە چکە ئێمە لە مانگی دووە بووین لەو پەڕی سەرمایە بووین ئەگەر سێری فۆتیجەکان بکەین هەمووی خۆی داپۆشی و بەس زوێران بوو تەسەوڕی ئەومان نەئەکرد هەتاوێکە بوو بەڵامی تر سوودی نەبوو بەڕاستی ترەوە بوو یارۆ ئەکتەرەکانی تر زۆر باشە ئێوە سەرەتایی دەستپێکی کارەکانتانە و گەنجن تا چەند لە ئێستادا پاڵپشتی بۆ ئێوە گرنگە بۆی کە بتوانن بەرهەمی باش پێشکەش بکەن من پێم وا بێ نەک تەنها بۆ گەنج بۆ هەموو کەسێک ئەگەر تەمەنێکیشی هەبێت بڕیاری شتێ بابی کا پاڵپشتی زۆر خۆشە جا چ پاڵپشتی لەوانێ پاڵپشتی مادی گرنگ بێ بەڵام پاڵپشتی معنەویش زۆر گرنگترە ئێستا بۆ نمونە ئەمە لەم کارەیە پاڵپشتی مادیمان بەڵێ هەبووە بەڵام پاڵپشتە مادیەکان شخصی بووە بۆ نمونە لە خێزانی بووە یاخودەوە پارەی کە کۆکراوەتەوە یاخودەوەی لە هاوڕەکانمانەوە خاتری شتێکی گرتوین یان تەکلیفی شتێکی بۆ کردوین بۆی پێیا کردوین بەڵام لەگەڵ ئەوەشە پاڵپشتە معنەویەکە زۆر گرنگ بوو من ئەم کارنامەیە ئەوەی هەموو تەلەبێکە کارنامەیەکەکە سەرپەرشتی هەیەمە دکتۆر دڵشاد سەرپەرشتی کارنامەکەی کردبووین دکتۆر دڵشاد مستەفا و زۆر هاوکار بوو لەگەڵمانە لە سەرەتاوە ئیتر مامۆسانی بەشیش زۆر هاوکاریان کردی چکە ئێمە لە هاوی نابوو کە بۆیە پرۆڤەمان بکردە خەریکی کاری خۆمان بین ئەوە بوو بەشیان بۆ کردینەوە لەوێ کارەکانی خۆمان خۆش بێت ئەو کارکتەری کە لە بەردەم ئاڵنگاریە سەختەکانە بوو لە فیلمەکەیە ئەمە تەنیا تاکێکە یان سمبولێکی گەنجی ئەم سەردەمەیە بەوەی ئەوەی کە تۆ ئیشێگەکەیت فیلمێکە دروستە بێت جاری وایە بەبێ ویستی دەرهێنەر یاخود نووسەرەکەی جۆرێک لە قەدەر بۆ خۆی خوڵقێنێ لە وێنەکانە ئەم فیلمەش بۆ من جۆرێک بوو لەوە بەڵام تۆیە کە سپۆتێک وەرەگریت کەسێک وەرەگریت بۆیە کە تۆ لە ڕێوە چیرۆکەکە پیشانی بینەر بیت بە تایبەتی لە شۆرت فیلمێکە پێویستە زوو بگەیتەوە ئاستەوە بینەر تێبگاتلەوە بێگومان ئەم شتە ئێمە کە گەنج هەڵبژێردراوە بەهۆی ئەو هێزە و ئەو شتێکە لە گەنجا هەیە و لەوانەش کاریگەریەوە هەبێ خۆشم لەوانێ لە تەمەنێکی زۆر گەورەیان نەبم ئەزمموی شخصی خۆشمی مەسەلەنتیا بوو بێ یان لەگە یاروە لەم تەمەنەیە بووین و ویستومانە مەسەلەن ئەمە پیشان بین بۆیە گەنج هەڵبژێردرا بۆی کە لە ڕێی ئەو شتەکان بژێڕێتەوە ئەژینە بۆ مناڵێک ڕاستەکە مناڵی تایە کارکتەر و بە تەمەنیشی تایە گرنگ ئەوەیە ئینسان کاکەوێتە دۆخێک لەلایەن سیستەمێکەوە چەند ناخۆشە بێت کە داپڵۆسێنەر بێ و سیستەمە بۆی یاخود مێشکی داگیر بکە و هێزی ئیرادەی خۆی پیشان بە ئەو مرۆڤە ئیترەمە بۆ هەموو شتێک لە ژیانە ڕاستە باشە لە فیلمێکی 38 دقەیەوە دەستان پێ کردووە ئەکرێ بڵێن کەواتە بەرهەمێنانی فیلمێکی درێژیش بۆ ئێوە ئاسانتر بێت لەگەڵ ئەو ستافە بەڕێزەیەکە ئەوکو خێزانیشمان کردو بە دڵنیایەوە لەبەرەوەی کە
مەگەر بەس کاگڕامان وستافەکە بزان چۆن بەدڵ سۆزانە کاریان لەگەڵا کردوین بەڕاستی ینی شەو نەخونانە کاریان لەگەڵا کردوین بە دڵنیاییەوە لەگەڵ ستافێکی وایە بە دڵنیاییەوە. دەستان خۆش بێت. شێکتان هەبێت تانوێ ئاماژەی پێبەن یان پلانی داهاتووتان؟ من ئەوەی کە ئەمەوێت بیڵێم زۆر گرینگە ئێمە بە حکمێکە لە بەشی فیلمسازیەوە لەوەچ ئەزمموی پێشترمان هەبێ بەڵام کە لێەوە ئەم ئەزمونەمان کردو بۆ ئێستا بۆ ئەمە ئەزمونە دانیشتوین قساکەین پێویستە ئەو بەشە هاوکاری بکرێت زۆر گرینگە هاوکاری بکرێت لەبەرەوەی ئێمە ئەو قۆناغی کە تایە بووین بەڵێ خەڵکی تیا هاوڕەکانیشمان ئیشیان کردووە و هێزێکی زۆر باشەیە و ئەو هێزەش دڵنیام لە داهاتووە ئەبێت بە جۆرێک لە مستەقبەلی سینەمای ئەم وڵاتە بە دڵنیاییەوە. شێکت هەبێت؟ وڵای هەروکو قسەکانی کاگڕامان بەڕاستی پاڵپشتی بەشی فیلمسازی هەم لە ڕوویەوەی کە کورتە فیلمەکان ساڵانە نمایش بکرێت چ مەرحەلەیەک بێت تا مەرحەلە 4 لەبەرەوەی کە تاوەکو نمایش نەکە نازانن ئەو ئەکتەر بێ دەرهێنەر بێ دیۆپی بێ نازان توانایەک هەیە لەبەرەوەی کە ئەمانە کە دەرەچن هەر خزمەتی بواری سینەمای کوردیەکەن بەڕاستی. پلان و پرۆژەی داهاتووشتان چییە؟ ئیشاءڵڵا ئیتر بزانین جارێک هاوڕێنی باوکیشت هەندێک لەوێنەکانی تویان دانابوو. بەڵێ زۆریان پێخۆش دەستان خۆش بێت. دەستان خۆش بێت.